سڵاو بینەرانی خۆشەویست لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بانکێشی 6 چالاکی کرێکاری شاری سنە بۆ ئیدارەی ئیتلاعات، گیان لە دەستدانی سیامەد حەسەنپور کۆڵبەری بریندار لە شاری ورمێ، تۆمارکردنی زۆرترین پێوەری فەلاکەت لە کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە بوشێر، کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شاڕوود و ئیسفەهان، ناڕەزایەتی موعەلمانی نەهزەتی وانەوتنەوە لە تاران، درێژەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە مادەنی ئاسنی باف، لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی بیرجەند و تەورێز، و سەپاندنی سزای زیندان بەسەر پارێزەرێکی دادگوستەری لە تاران. درێژەی هەواڵەکان بانکهێشتی 6 چالاکی کرێکاری شاری سنە بۆ ئیدارەی ئیتلاعات. بەپێی هەواڵی گەیشتوو 6 چالاکی کرێکاری شاری سنە بە ناوەکانی جەلیل موحەممەدی، ئارین شەریفە، تەیوب چەتانی، غاڵب حسێنی، ئارمان نوریزادە و زاهێد مورادیان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانکێش کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە و بێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر خان و شوێنی کارکردنی ئەو 6 چالاکی کرێکاریە و وێڕای بێڕێزیکردن بە خۆیان و بنەماڵەکانیان دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیاندا گرتووە. بەپێی زانیاریەکان بڕیاری بەندکرانی 20 ڕۆژ بۆ غایب حسێنی دەرچووە و بلا تەکلیف لە گرتوخانەدا ماوەتەوە. کۆمیتەی هاواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوی سەربەخۆیی کرێکاری بە دوای بڵاوکردنی ئەو هەواڵە بانکێشت، هەڕەشە و زیندانیکردنی چالاکانی کرێکاری شاری سنەی بە توندی شەرمەزار کردو و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت بوو. گیان لە دەستدانی سیامەد حەسەنپور کۆڵبەری بریندار لە شاری ورمێ. ڕۆژی پێنجشەممە 19 ڕەزبەری 1403 سیامەد حسێنپور کۆڵبەری تەمەن 37 ساڵی خەڵکی گوندی ئەسپەمێزی سەربەشاری سەردەشت لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ورمێ گیانی لەدەستدا. سیامەد حسێنپور هەفتەی ڕابردوو لە ناوچەی سنووری قەندیل لە کاتی ڕاودوونانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە بەرزایی کەوتە خوارەوە و چووە کۆما. سیامەد خێزاندار و باوکی 2 منداڵ بووە کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی گیانی لەدەستداوە. شایانی باسەکە ساڵانە بەدەیان کۆڵبەر لە ناوچە سنووریە جیاجیەکانی کوردستان بە هۆکارەکانی تەقەی ڕاستەوخۆ، بەربوونەوە لە بەرزایی، سەرمابردووی و تەقینەوەی مین دەبنە قوربانی کە بەشێکیان گیانیان بەخت دەکەن و بەشێکی زۆریان برینداریان کەم ئەندام دەبن. تۆمارکردنی زۆرترین پێوەری فەلاکەت لە کرماشان. بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران، پارێزەرەکانی کرماشان و ئیسفەهان لە ڕێزی 1 و 2 پلەبەندی پەیوەری فەلاکەت لە ئێراندا جێیان گرتووە. پەیوەری فەلاکەت بەپێی ڕێژەی هەڵاوسان و ئاماری بێکاری حساب دەکرێت و کرماشان بە 51% لە ڕێزی یەکەم پلەبەندی پارێزگاکانی ئێران جێگرتووە. هەروەها کرماشان بە 49% لە پلەی دووهەمدایە. بە وتەی کارناسانی ئابووری وڵات، لە داڕمان نزیک بووەتەوە و هێمای ئەو دیاردەیە جێگرتنی پارێزگایەکی سەنعەتی وەکو ئیسفەهان لە پلەی دووهەمی پێوەری فەلاکەتدایە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نۆت لە بوشێر. بەیانی دووشەممە 23 ڕەزبەری 1403 کرێکارانی ڕەسمی نۆتی شاغڵ لە پاڵاوگەی گازی فەجری جەم و کۆمەڵەی گازی پەرسی جنوبی دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، وەلانانی سەقفی حەقدەست، گەڕانەوەی و بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شاڕوود و ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 21 ڕەزبەری 1403 خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی شاڕوود و ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە.
خانەنشینکراوانی سەنعەتی فولاد یەکشەممەی هەموو هەفتەیەک دژ بە دۆخی خراپی مەعیشەتی و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان خۆپیشاندان دەکەن، بەڵام هێشتا وەڵامێکیان وەرنەگرتووە. خانەنشینکراوانی فولاد خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، هاوسەنگسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقی خانەنشینی بوون. ناڕزایەتی معالمانی نەهزەتی وانەوتنەوە لە تاران. ڕۆژی یەکشەممە 21 ڕەزبەر معالمانی نەهزەتی وانەوتنەوە لە شاری تاران لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرشدا کۆبوونەوە. معالمانی نەهزەت لە کۆبوونەکەی ڕۆژی ڕابردوو داخوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، هاوسەنگسازی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی دۆخی پیشەیی و دامەزراندن بە شێوەی فەرمی لە وەزارەتی پەروەردە، نوێکردنەوەی گرێبەست، پێدانی بیمەی تەکمیلی، زیادکردنی حەقدەست و مەزایە بەپێی ڕێژەی هەڵاوسان و ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەییان بوون. درێژەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە مادەنی ئاسنی بافق. کرێکارانی شاغڵ لە مادەنی ئاسنی بافق ڕۆژی یەکشەممە 21 ڕەزبەر بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم دەفتەری شرکەت مانیان گرت و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. کرێکارانی شاغڵ لە مادەنی ئاسنی بافق شەوی ڕابردووش لە بەردەم دەفتەری شرکەتدا کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان دەربڕی. کرێکارانی مادەنی بافق خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، هاوسەنگسازی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی بوون. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی بیرجەند و تەورێز. لە ڕۆژانی ڕابردوو حکمی ئەدامی سێ بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بیرجەند و تەورێز جێبەجێ کراوە. بە پێی زانیاریەکان دوو بەندکراو کە ناسناوی یەکێکیان بریتیە لە عەبدولغەفور شاهۆزی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بیرجەند لە سێدارە دراون. ئەو بەندکراوە چەند ساڵ لەمەوبەر هاوڕێ لەگەڵ دوو کەسی دیکە دەست بەسەر و دوو کەسیان بە ئێدام مەحکوم کران و بەندکراوی سێهەم بە 500 ساڵ زیندان سزا درا. لەلایەکی دیکەوە لە زیندانی تەورێز سزای لە سێدارەدانی بەندکراوێک بە ناوی هادی فەلاح بە هەمان تۆمەت جێبەجێ کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر پارێزەرێکی دادگوستەری لە تاران. سید مهدی کەریمی فارسی پارێزەری دادگوستەری خەڵکی تاران لەلایەن دەستگای ئینقلابی ڕژیمەوە بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. سید مهدی کەریمی فارسی مانگی گەلاوێژی ساڵی 1402 لە ڕێپێوانێکی ناڕزایەتیدا خوازیاری سەربەخۆیی کانونی پارێزەرانی دادگوستەری و کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی بوو. ناوبراو پاش دەستبەسەرکران لەلایەن قازی عەلی مەزلوم بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. گواستنەوەی زەردەشت ئەحمەدی ڕاغب بەهۆی تێکچوونی باری جەستەیی بۆ نەخۆشخانە. زەردەشت ئەحمەدی ڕاغب بەندکراوی سیاسی بەندیخانی قەزاڵ حەساری کەرەج بەهۆی تێکچوونی باری تەندروستی لە بەرمانگرتنەکەی بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. ئەم بەندکراوە سیاسیە کە چەند هەفتەیەک لەمەوبەر لە بەرامبەر بوختان و ئازاری ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی دەستی بە مانگرتن گرتبوو، سەرەڕای ئەوەی بەدەست نەخۆشیەکانی وەک فتق و ئارتروزی ئەژنۆ دەناڵێنێت، بەڵام تا ئێستا دەسەڵات ڕێگریان لێ کردووە کە چارەسەری پزیشکی تایبەت وەربگرێت و ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی ئیتالیا دژ بە سزای ئێدام. لە بەردەوامی کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام ڕۆژی یەکشەممە 21 ڕەزبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شاری میلانی ئیتالیا کۆبوونەوەیکی ناڕزایەتی دژ بە سزای ئێدام لە ئێران بەڕێوە برد. بەشداربوونی ئەو ئاکسیۆنە لە چوارچێوەی کارزاری سەراسەری نابۆ ئێدام وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامیان بەدەستەوە گرت و دژ بە بەرپرسانی ئەمنیەتی و قەزای ڕژیم دروشمیان بەرز کردەوە. بەشداربوونی ئەم چالاکیە داوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد گوشارەکانی بۆ سەر کۆماری ئیسلامی بە مەبەستی هەڵوەشاندنەوەی سزای ئێدام زیاد بکات.
و دوایین هەواڵمان سەبارەت بە هێرشی پابادی حیزبوڵڵا بۆ سەربنکەیەکی نظامی ئیسرائیل لە حەیفا. ئێوارە یەکشەمە 21 ڕەزبەری 1403 حیزبوڵڵای لوبنان بە چەند پاباد هێرشی کردە سەر بنکەیەکی نظامی ئەرتشی ئیسرائیل لە حەیفا و بۆ هۆیەوە 4 کەس کوژران و 69 سەرباز بریندار بوون. بە دوای هێرشی لە ناکاوی حیزبوڵڵای لوبنان ئەرتشی ئیسرائیل بنکەکانی حیزبوڵڵا و حەماسی بە چڕی بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا ئوردوگایەکی پەنابەرانیش کرایە ئامانج و بۆ هۆیەوە 20 فەلەستینی گیانیان لەدەستدا و دەیان کەس بریندار بوون. شایانی باسە کە زۆربەی قوربانیەکان ژن و منداڵ بوون. هەروەها ئەرتشی ئیسرائیل داوای لە دانیشتوانی دەیان گوند لە باشووری لوبنان کرد خانووەکانیان چۆڵ بکەن و کابینەی ئەمنیەتی ئیسرائیل لە دوای هێرشەکەی حیزبوڵڵا دانیشتی خێرای بەڕێوە برد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.